بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورآن خۆشحاڵین لە ئاڵلقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە لە خزمەت ئەم ئازیزانەیە دەچینەوە لای قورئانی مەزن و بەرز و پیرۆز لەوێ بابەتی زۆر فراوان هەن لەوێ شتگەلێکی گەورە و گران هەن کە شایەنیەوەن هەمیشە لە بەرامبەریانە هەڵوێستە بکەین لە بەرامبەریانە ڕاوەستین هەمیشە شایەنیەوەن کە لێیان بکۆڵینەوە لێیانەوە فێربین هەمیشە باس و خواست و گفتوگۆکانمانی پێگەرم بکەین چونکە هەر لەو ساتەوەی ئەم قورئانە پیرۆزە هاتۆتە خوارەوە بۆ مرۆڤایەتی وەک ڕزگارکەرێک وەک معریفەیەکی گەورە مرۆڤایەتی هێناوە تاوەکو ئێستا و تاوەکو داهات و ڕۆژی دواییش لە ئاڵلقەی ئەم جارەدا ئێمە دەمانەوێت لە خزمەت بەڕێز ئەندازیار مامۆستا عوسمان محەممەد ڕەشید بچینە نێو باس و خواست و گفتوگۆی ئەو ناو کەسایەتی و شوێنانەی کە لە قورئانی پیرۆزدا بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ هاتوون بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا باسی هامان هاتووە لە 6 جێگەی قورئانی پیرۆزدا ناوی ئەم کەسایەتی هاتووە ئەمە کێیە بۆچی خۆی گەورە باسیەکە کاریگەری لە ساتە وەختی خۆیان چی بۆ لەسەر مرۆڤایەتی عاقیبەتی ئەم کەسایەتیە چییە و چۆن و بەکوێ گەیشتووە ئەو دەرس و پەندانەی کە پێویستە ئێمە لێەوە فێربین و لێ وەرگرین کامەیە نمونەیەکی تر پاشای سەبەئمان هەیە بەبێ ئەوەی ناوی بهێندێ ئەمە دوان لەو نمونانن کە نمونەگەلی زۆر زیاترمان هەیە لەگەڵمان بن ئێمە گفتوگۆیەکی گەرم لە بەرنامەی نیهانی قورئان و ئەڵلقەی ئەم جارەدا سازەکەین بە پێویستی ئەزانین لە سەرەتای بەرنامە بەخێرهاتنی گەرمی مامۆستای عەزیزمان بکەینەوە بەخێر بێن جەنابی مامۆستا عەزیەتماندان ببورن بەس گەورەتان کردین خۆشحاڵین کە وجودتان هەیە لە بەرنامەکە بەخێرهاتنی گەنج و لاوە خوێن گەرمەکانیشمان نەکەم هەموو لایەکتان بەخێر بێن زۆر خۆشحاڵین کە ئێوە لێرە مامۆستای بەڕێز لە قورئانی پیرۆزدا بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ چیرۆک و باس و خواست و مێژوو ژیانی هەندێک شوێن و کەسایەتیمان بۆ هاتووە ئەکرێ بزانین ئەمانە لە قورئانی پیرۆزدا شوێن و مەکانەتیان چییە و بۆچی باسییان کراوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله السلام عليكم ورحمة الله لە ئاڵلقەی پێشووشە تەکیدمانەوە کردە سەر ئەو ئێعجازی قورئان لە هەموو بوارەکانە مەوزوعەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم قورئانە لە خواوەیە خوش بەو گەورەی و بۆ عەزەمەتەی کە ئەزانی قورئان گەورەیە سوڵتانی هەیە بەهۆی گەورەی و سوڵتانی خواوە قل هاتوا برهانەکم برهانی هەیە چونکە لە خواوەیە ئەم قورئانە چۆن ئەڵێن پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم گەورەیە چونکە لە خواوەیە خوا ناردوێتی قورئانیش بە هەمان شێوە ئێستا کە مەسەلا نامەیەک کەسێکی ئاسایی بینووسێ لەکوێ نامەیەک سەرۆکی وڵاتی بینووسێ ئەوەی سەرۆکی وڵات دەبێت بە یاسا و بە قانون و بڵاوەکرێتەوە و لە ئیعلام ئیحتیمامی پێدرێ ئەمەی تریش نامەیەک و قسێکی ئەعتیادیە ڕەنگە لە سۆشیەل میدیا هەر بە 1000 حاڵ خەڵک سەیری بکە ئەمەش کە پاشای پاشاکان کە خالقی ئەرز و ئاسمان کە وەسع کورسیه السەماواتی وەلارد ئەم زاتە گەورەیە کتێبێک بنێرێ ئەسڵەن خاتری بەشەری گرتۆ بۆی ئاسانی کە تێی بگەن ئەجینا عیلمی خوا هەرچی درەختێ بیکەی بە قەڵەم کە 3 تریلیۆن ئەڵەن درەخت هەیە یەک درەخت بکەی بە قەڵەم ئەبێت چەندی تیابێ ئەگەر یەک شوشەمەرەکە بێنی کتێبێکی پێ بنووسرێتەوە ئەگەر بەرمی لێ بێ ئەگەر دەریایە بێ ئەگەر حەو دەریا بێ هەرچی بەشەر هەیە لە کۆن تا نوێ بێ بینوسێتەوە تەواو نابێ
ئەنزەلەه بعلمی بەم عیلمە دابەزیوە. ئیتر ئێمە چەنی لێ تێبگەین ئێستا و چەنی لێ تێبگەین لە جیلەکانی داهاتوە ئەمە مەوزوعێکی ترە، بەڵام گەورەی قورئان لە گەورەی خواوە هاتووە. هیچ کتێبێ نییە تۆ پیتێکی بخوێنیتەوە ئەجرت بۆ بنووسرێت، تەنانەت فەرمودەش، بەڵام یەک پیتی قورئان بخوێنەوە دا ئەجرت بۆ نووسرێ، سەیری کە بە سەیری کە ئەجرت بۆ نووسرێ. ئەمە گەورەی قورئانە. هیچ کتێبێ نییە بیخوێنیتەوە بە نیەتی شیفا چا ببی، چ کتێبێکی مێژوو تاریخ بڵین فیزیای کیمیا، هیچ کتێبێ لە بۆ بگری حاجۆی بۆ بگری خوا ڕەحمە پێ بکە، فەستەمیعوا إليه کە گوێ بگرە، باش گوێی بۆ بگرە، لعلكم ترحمون، بەڵکو خوای گەورە ڕەحمتان پێ بکە. ئەم قورئانە یعنی لا تنقضي عجائب و عجایبی تەواو نابێ. کەسێک بە خالیدی کوڕی وەلیدی ود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەصفێکی پێغەمبەرمان بۆ بکە صلی الله عليه وسلم، وتی بە کورتی یا بە درێژی، وتی وەڵا بە کورتی بە 4 کەلیمە وەصفێکە مەگەر هەر لە دەست خۆی بێ، ئەوە لەگەڵ یا ژیاون. فەرمووی المرسل على قدر المرسل، المرسل على قدر المرسل، نێراوەکە لە پای و بەقەدەر شانوشکۆ و گەورەی لە گەورەی و شانوشکۆی نێرەرەوەکەیەتی. ئەو محەممەدە کە هەڵبژێراوی خوایەکە بۆ هەموو دەسەڵاتەوە ئەبێ چی بێ؟ ئیتر چیتان پێ بڵێم لەوە زیاتر؟ گەورەی محەممەد بەهۆی گەورەی خواوەیە. گەورەی قورئان هەر ئەوەندە بەسە کەلامی خواه، کەلامی خوا بێ چی بێ؟ اینجا ئاسانی کردووە، ئەنجام مناڵێک کە هەر عەرەبی نازانێ هەمووی لەبەرەکە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکری فهل من مدەکر. اینجا ئەم قورئانە کە لا تنقضي عجائب و عجایباتەکانی تەواو نابێ، حەبلێکە خوا وەصفیەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەصفیەکە لە بینی ئێمە و خوا، چۆن لە کاتی زریان و لافاوێکە کە لە ئەلیکۆپتەرێکەوە حەبلێک شۆڕەکرێتەوە کەسێ لە خەریکە ئەخنکێ دەستی ئەگرن و بەرزیەکەنەوە، ئەگە دەستی پێوە نەگری ئەخنکێ. لەم زریانەی ژیانە، لەم بەرزی و نزمی ژیان دەست نەگری بە قورئان و تیاجی، لەبەرەوە ئەدگەێنێ بەخوا. ئەم قورئانە یعنی شفاعتت بۆکە، چ کتێبێکی شفاعتت بۆ بکە، کەس لە قەبرا لەگەڵ تابێ کەس. ئەم قورئانە بە پێی لەبەرکردن و خوێننەوەینەکانی دەرەجاتی قیامەتی پێی بەرزە بێتەوە، نەخێر تاجی وەقارەکرێتە سەری دایک و باوکت، بلبەری تویان فێری قورئان کردووە. ئیتر لە هەر بوارێکە باسیکەی یینیکەی تەواو نابێ. جا ئەوەی کە عیلاقەی هەندێکات بمبورەیانی ئەوانەشی کە ئاشنایم قورئانە نین و نەیان بیستووە، بۆ یەکەم جار کە بیستن هەندێک گرتەی ڤیدۆیی هەبینی مەسەلەن گەنجێکە داوای لێ ئەکرێ بوون لە وڵاتە ئەوروپیانە، بۆ یەکەم جار ئەکرێ ئەم دەنگە ببیستی قورئانی بۆ لێ دەدەن، کاتێکی بیستێ ڕۆسێ زۆر قوڵە بێتەوە، هەستەکەی زۆر کاریگەری لەبەر چییە؟ لەبەرەوەی خوا ڕۆحێکی کردووە بە بەری ئینسانە، ئەم ڕۆحی کە کردووە سڕێکە لە ئەسراری خوا. وما أوتيتم من العلم قل الروح من أمر ربي وما أوتيت من العلم إلا قليلا. باشا أم قرآن بالروح وصفك أخوة بجبرائيل كان ناردويتي كبالروح وصفيك قرآن روحك كراب بري أم آدمي زادا لخواي پروردگار كنازاني شيء أم روحا دعاي أتيتو عالمي برزخ أم روحا سرك الأسرار خوا بوزين دوين إيما دوای ئەوە قورئانێکی بۆ ناردوین بە جوبرەئیلێکە کە بە ڕۆح وەصفیەکە. دوای ئەوە ئەم ئینسانە کە قورئانەکە ڕۆحە و بە جوبرەئیلێکە کە ڕۆحە و ئەمانە بۆ ئەوەیە کە ڕۆح بکاتەوە ڕۆحێکی معنەوی تر هەیە، چکاڵێ دوو جار لە دایکبوون هەیە، ئەوەی کە لە دایکبوونی اعتیادی، بەڵام لە دایکبوونێکی تر هەیە بۆ هۆی قورئانەوە. ئەم لە دایکبوونەی دووهەم مهمە کە خۆت بدۆزیتەوە. بۆیە زۆر لەوانی کە مسلمانە بن لە گەڕاڵێن ئەمڕۆ لە دایک بوون، ڕۆژی لە دایک بوونم ئەمڕۆیە، خۆم دۆزێەوە. ئەڵێ وەکو چی وابووین؟ وەکو ئەوەیە لە شێوێکی تاریکە لەسەر تەختەیەکی بەلەمێکی شکاو لە دەریایەکە نازانم بەرەو کۆڕم، کاتێ مسلمانە بم ڕزگارمە بێ و چاو مەکرێتەوە ئەگەمە وشکانی بۆ نمونە. ئەم ڕزگاریە کی هەستی پێەکە؟ ئەوەی کە لە جاهیلێتەوەیەت هەست بە قیمەتی ئەو ڕووناکیەکە ئەو نورەکە کە خوا ناردوێتی. جا ئێمە لێرەوەیە کە ئەبێت لە قەدر و لە گەورەی قورئان تێبگەین. قورئانی پیرۆز کە هاتووە لە باسی چیرۆکەکانە کەوتمان معجیزەیە، هاتووە
ئوسلوبێکی تایبەتی خۆی بۆ پەروەردەکردنی ئەم ئینسانە هاتووە بۆی ئینسانێکی مەساخوا کەریمە قورئانێکی کەریمی ناردووە بە جوبرەئیلێکە کە بە کەریم وەسفیەکە بۆی ئینسانێکی کەریم دروست بکە خوایە کە ڕووناکەرەوەی ئاسمانەکان و زەوی الله و نور السەماواتی وەلارد قورئانێکی ناردووە کە نورە بە پێغەمبەرێکە کە نورە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆی ئێمە نورانی بکە هەمووی ڕەبتە بەیەکەوە ئەمە کە ئێمە لەم گەورەیە تێگەیشتین بە جۆرێکی تر مامەڵی لەگەڵاکەین ئەم مامەڵی تر کە لەگەڵی ئاکەین ئەگەڕین بە دوای ئەسرارەکانیە چونکە پێشکەوتنی عیلم بەڕاستی لە ساڵحی ئیسلامە چەند پێشکەوێ چونکە قورئان و زانست تەبان لەگەڵ یەکە زانستێکی ڕاستەبان و ڕۆژ بە ڕۆژی شتی زیاتر دەرەکەی کە وعدی خۆیان سەنووریم ئاەتنیا فی الآفاق جا قورئانی پیرۆز لە بواری قسەکانیە لە بواری ناوهێنانیشە معجزەیە بۆ خۆی کە ئیشاڵایی نەسەری ئینشاءالله جا ئەگەر بفەرمووی جەنابی مامۆستا هەندێک باس و خواست هەیە لە قورئانە و هەندێک جێڕانەوە هەیە خۆی گەورە باسی هەندێک کەسایەتیمان بۆکە هەم زیکری ئەم کەسایەتیەمان ئەگەر بۆکو نمونەیەک یەک دوو حاڵەتمان پێ بڵێ و هەم چیرۆکی ئەم کەسایەتیانە لە کات و سەردەمی خۆیانە چۆن بووە و هەم کە جەنابەت ئاماژەشت پێدا لەم کتێبە گەورە و مەزنەیە بۆچی ئەم ناوە هاتووە بەڵێ قورئان 1446 جار اسمی موصولی بەکارهێناوە الذين التي و ئەمانە مثلا قد سمع الله قول التي تجادلك في زوجها ئافرەتێک هاتۆ مناقەشاکە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەی مێردەکەیەوە لە سورەتی مجادلە کێیە نازانین ناوی نەهات بەڵام بەکێ بە ئەسباب نوزول ئەوانەی کە لەوێت پێماڵگیە نازانین پێویست ناکە بەڵام ئافرەتێکە هاتۆ مجادلەکە ژوورێکی هەر بەقەدەر ئەم ستۆدیۆ بچووک سێ بە چوار حەزەتی عایشە لەوێ دانیشتووە ئەڵێ من گوێم لێ نەبوو باسی چیانە کرد خوا لەسەر و حەو ئاسمانەوە وەڵامیایەوە طبعاً ئەو وەڵامە هی ئەو دەقەیەش نییە چونکە خوا عالمی غەیب و شەهادەیە ئەم وەڵامە ئەزانێ ئەم شتە ڕوئەیە لە لەوحی مەحفوظە ئەم کتابە تایەتی جوابەکە هاتۆتە ئاسمانی دنیا وردە وردە دابەزێ بە پێ ڕووداوەکان چونکە قورئان عیلمی غەیبی خوایە یعنی وەش نییە بڵێ لەو دقەیە خوای بیسێ و دقەیە جوابێت نا ئەم قورئانە کە بە کاملی نازل بۆتە ئاسمانی دنیا دوایش بە پێی پێویستدا ئەبەزێ بۆ پێغەمبەر ساسم بە پێی ڕووداوەکان ئەو ڕووداوە جوابەکەی خوا ئەزانێت لە کوێوە کەی ئەمەی سەرچاوی گرتۆ خوا ئەزانێ ڕوئەیا و یا باسی بەدر یا باسی خەندەق باسی ئوحود ئەمانە هەمووی لە عیلمی خوا هەبوون هەمووی قورئان تۆماری کردووە عیلمی خوا چی ئەبێ و چی نابێ هەمووی تۆمارە وردە وردە بە پێی پێویستێتەتی جا ئەم قورئانە کە هاتووە ئەم شتانە باسەکە لەوێ ناڵێ ئەم ئافرەتە کێ پێویست ناکە 1446 جار ئەمانی بەکارهێناوە بەس پێی عیبرەتەکەیەتی فەرمێ بەڵێ کتێبێکی جیهانیە هەتا قیامەتەمێنێ ئیشمان بەناو نییە العبرة بعموم اللفظ بەڵێ بە ناوەرۆکی شتەکانە ئەمەش ئوسلوبێکی تایبەتی قورئانە لە مراعاتی کردووە لە هەموویە بەڵام ناوی شە بۆ مەسەلی ئیلافی قوڕیش تەواو باسی ئەکا بڵین مەسەلا فەلەما قەضا زەید منها وەطرن زەید کە ژنەکەی تەلاقە بەس ناوی زەید هاتووە مەسەلا ناوی ئەبوو بەکر نابە مەسەلا ناوی حەزەتی ئیسا زیاترە با لە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە بەوە موسڵمان بووە ئەڵێ باسی مەریەمەکە کەچی باسی خەدیجە ناکە خەدیجەش سەیدەی نیسائی جەنەیە باسی فاتیمە ناکە فاتیمەش لە مستەوای ئەوانەیە کە سەیدەی نیسائی جەنەیە باسی خزمایەتی نییە باسی ئەوە نییە باسی ئەمان تۆمارکە نا خوایەکی گەورەی باڵادەست باسی مەریەمەکە باسی ئەوان ناکە بۆچی چونکە ئیشی بە شتێکی ترە ئەم شتەکان شتی شخصی نین جا لەبەرەوە قورئانی پیرۆز لە 124,000 پێغەمبەر ئەڵێن هاتووە باسی 25 یەکا بەس یعنی ئەڵێ هەنێکمان باس کردو هەنێکمان باس نەکردووە بۆ ئەمەنەی ئیشپێتی کە عیبرەتی لێ وەرگرین مەسەلەن باسی فرعون ناڵێ کێ ناوی فرعون ناڵێ مەلیکەکەی زەمانی یوسف ناوی چییە بۆچیش لەبەرەوەی ئەم ناوانە ئێستا ناوی کوردی جیاوازە لە ناوی عەرەبی ناوی 100 ساڵ لەمە پێشی کورد جیاوازە لە ناوی ئێستا ناوی 1000 ساڵی پێشووی کورد ڕەنگە لەگەڵ ئێستا زۆری جیاواز بێ ناوی
ئەو قەومانە بە زمانەکانی خۆیان هەر زۆر قورسن ئەم ناوانە بێنێ ئێخواژەوێ قورآن ئاسانکە قورآن ئاسانکە مناڵێکی داما و چۆن نەتوانێت تەلەفوزی ناوێکی فرعونی بکە یا هاتووە قورآن پۆستی عەزیزی میسر بە زمانی میسری ئەگەر تەرجومەیەکی بۆ عارەبی پێ ئەوترێ عەزیز ئیلاه شەمس قورآن کە تەرجومەی کردووە لەبەر تەوحید ئیلاه شەمسەکەی لا بردو چونکە لەگەڵ تەوحیدی ئەما ناگونجێ بەس ئەڵێ عەزیز وایوت یوسف چۆ ماڵی عەزیز ئەمە چییە چونکە لەگەڵ تەوحیدا ناگونجێ من ناوێکی فرعون چی لێ بکەم کە ناوێکی قورسە و ئاسان چکە خی گەورە قورآانی ئاسان کردووە بتوانرێ لەبەر کرێ بتوانێت بخوێنێ ئێستا تەورات و ئینجیل کەس لەبەری نییە بەڵام قورآن بەس لە دارفۆرە 4 میلیۆن کەس لەبەرێتی هەر لە دارفۆرەکە بەشێکی سۆدانە بۆچی لەبەرەوەی خوا ئاسانی کردووە شێخ دکتۆر محەممەد ڕاوی هەیە پێڵێن الرجل القورآنی وفاتی کردووە لە میسر بوو 25 ساڵ لە سعودیە مامۆستا بوو لە جامعە کە دەرسی شەرحەکە تەلەبە هەموو یەگریە یعنی من خۆم کە گوێی لێگرم قەد ئەو قورآنە نییە کە من بیستومە پیاوێکی ئەمەنە گەورەیە ئەو باسیەکە ئەڵێ لە وڵاتێکی ئەفریقی بووم کابرایە سەوزەیە فرۆشت بە سەبەتە بەسەریەوە سەبەتە سەوزەی پێبوو لەبەر دەرگاکە دانیش و چوم سەوزەی لێ بکڕم عەرەبی نازانێم و بەچەند بە 50 ئیشارەتیە کرد بۆ پارەکە هەموو قورآانی لەبەر بوو سورەتی عەرافی خوێن کە قورسە خوالیمەوت یەکسەر وەری غەڵەت نەکرد ئەڵێ ئەمە باشە ئەگەر خوا نەبێ ئاسانی کردووە کابراایکی ئەفریقی نازانێت سعری سەوزەکەی بڵێ چۆن ئەتوانێت ئەم سوورەتە سەروبۆرێکی لێ تێک نەچێ غێر لەبەرەوەی کە خوا وعدیاوە ئاسانیکە جا بەشێکی ئەو ناوانە بە تەسەوری من ئەوەی تێگەیشتە بووم لە خزمەت قورآنە ئەوەیە کە ئاسانیکە یان پێویستە تەرجمەی کە ئەبراهامە لای ئەوە لای ئەمە ئیبراهیمە ئەو ناوانە قورآن هاتووە زۆر بە حەکیمانە ئیشی لەسەرەکە بۆچی چونکە ئەم ناوانە ئەوەی کە پێویست بێ لە کاتێکە 6 جا ناوی هامانی بردو کە دوای یی نەسەری مەسەلا لە شوێنە وەکوتما باسی شاخی جوودیەکە ئیشی پێیتی کە لەسەر شاخی جوودی گێساوت و بۆی بێ بە موعجیزە خەڵکانێکی زۆری لێ بەهۆیە مسلمان بێ یا باسی تۆڕەکە بەڵێ یا باسی نەجاتبوونی فرعونەکە کە ببێتە مای ڕزگاربوونی خەڵک یا مەسەلا باسی ئەوە کە ئەوە فرعونە ئەوە مەلیکە لە زمانی یوسفا ئەوەی پێڵێن بۆی دیسان هەروە یا باسی لە شوێنە باسی تووڕەکە توور کوێیە لەکوێ چییە بۆ باسی ئەکە ئەو شاخە مەسەلەن ڕیتوانی لە شوێنێکی پیرۆزاخوای گەورە وحی بۆ حەزەتی موسا نرد بۆ نمونە ئەتوانێ بیڵێ ئیشی بە توور چییە تومەس ئەمە لە هەمووی 20 ساڵێک نابێ مەسلەی توور یەکلایی بۆتەوە کوێیە توور لە سینای چی کام سینە ئەو دوای یەینە سەری ئینشاءڵڵا جا مەبەستەکە ئێمە لەمایە مەسەلەن یا باسی گەلێکەکە بە ناوی گەلی سەبە باشە گەلی سەبە لێ ئەمەن بوون چەند ساڵ پێش پێغەمبەرە لە 700 تا 1000 و 900 ساڵ پێش پێغەمبەرە سەلەم پێشەوەی ببێ بە پێغەمبەر بەسەرهاتێک لێ ئەمەنە گەلێک لێ ئەمەنە بە ناوی سەبە حەزارەتیان بووە لە زمانی کەی یعنی پێشتریش لە زمانی حەزەتی سولەیمان زۆر پێش پێغەمبەر بۆ سەلەم باش حەزەتی سولەیمان کە خوای گەورە باڵندەی بۆ مسەخەر کردووە جنی بۆ مسەخەر کردووە ڕۆژێک هودود دیارنیە ڕێ هودود لەکوێیە کاتێک گێتەوە وەڵام من لە گەلێک بووم کە خۆریان ئەپەرست کەواتە بە هەر لەوێەوە دەست پێکەین جەنابی مامۆستا باسی گەلی سەبە ئەمان بۆ کە پادشایەکیان هەبووە ئافرەت بوو لە سەردەمی حەزەتی سولەیمان هەبووە ئەم چیرۆکە خی گەورە لە قورئانە هێناوێتی چۆن هێناوێتی و ئەنگلی بۆ باس یەکێ لە دەرسەکان ئەم ئافرەتە کە حکمی کردووە ما كنت قاطعة أمرا حتى تشهدون بپرس و ڕا حکمی کردووە ئەوە کتابێکمان بۆ هاتۆ لە سولەیمانەوە کتابەکە ئەمەیە بسم الله الرحمن الرحيم ألا تعلوا علي وأتوني مسلمين ئەمە کتاب ئەمە نامەکەی هاتۆ ئێوە ئەڵێن چی وتیان با دیاری بۆ بنێیم زان ئەمە بۆ مادەوە ئەکە یا بۆ فعلەن بۆ دینێتی کە ئەوش دوای جوابەنێتەوە ئەڵێ من ئەگەر خوا ئەوە یاویمەتێ زۆر زیاترە و ئەگەر نێن جێشکتان بۆیان و ئەوە مەجبوریان لەوێ ینی شتێک تێگەی بۆیە پێغەمە سەلەم یەکێ لەوانەی کە قەدەغەی کردووە بکوژرێ هودهودە
چۆ ڕۆژێ لە ڕۆژان داوای کردووە هەنگ نابێ بکوژرێ بەڵام مەسەلا دوو پشک و نازام چی وچی لە حرەمیش بێ بێ بیکوژی بەس ئەوانە نا لەبەر چی لەبەرەوەی ئەمانەت تایبەتمەندێکی خۆیانیان هەیە یەکێ لە تایبەتمەندیەکانی ڕۆژێ هوتهوت داوای کردو بۆ خوا تەبەن هیچ شەرەفێ ناگاتە شەرەفی داوا بۆخوا چونکە مەقامی پێغەمبەرانە من لە 52 ساڵ لەمەوە پێشەوەکەم سەحوەیەم ناسیوە دوعاکەم خوایە یارمەتیم بە داوا بۆ بکەم خوایە کاراسانیم بۆ بکە داوت بۆ بکەم و بە چاوی خۆمەی بینم و سپاس بۆخوا تا ئێستش بەردەوام لەدا بۆ چونکە مەقامی پێغەمبەرەکانە تۆ توێ بەچی لە خوا نزیک بیتەوە چیمان پێیە چی بۆ بکەین ئەوەی بۆ بکەین کە ئێستا پێغەمبەری خوا لە ژیانەوە ئەم دینە دینێکی عالەمیە ئەگەر هەر یەک لە ئێمە هەوڵنەیە بەچی بڵاو بێتەوە دکتۆر عەبدولواحید خۆی گەورە دەرەجاتی عالیکە ئاڵێ ئەگەر هەر یەکێ لە ئێمە بەقەدەر تەماتە فرۆشێک کە ڕۆژانە هاوارەکە بۆ تەماتەکەی بۆی 4 فرسی دەستکەوێ هاوار بکەین بۆ ئیسلام دنیا موسڵمانە بێ هاوارەکەین بۆ تەماتە هاوار ناکەین بۆ دینی خوا دینی خوا قەزەیەکە مەحامەکانی فاشیلن کە بێن ئەم دینە بگەێنن هەر غەربیەکان لە مؤتەمەری ئەعجازە تایەتی لەو غەربیانە لەو پرۆفیسۆرشناڵێ واللهی ئەگەر ئەم حەقیقەتانە یەک لەسەر سەیشی لای ئێمە بۆە دنیامان هەڵەسانە سەر پێ ئێوە چین بۆ دانیشتون عالم چاوەڕێ ئێوەیە چەندەها کەس موسڵمان بوون ئەگرین ئەڵێ واللهی گوناحبارن دایک و باوکمان بە کافری مردون ئێوە لە کۆن بۆ نان ئەم دینیان پێ بگەێنن مەسەلا لە یابانە معقولە خەڵکێک بەو هەموو سەقافەت و پێشکەوتنەوە ئەچێ لە بەردەمی بتێک ئاوەستاوە زەنگۆڵەیەکی پێوێ لەگەڵ پەتێکە گوایە خواکە خەوتۆ زەنگۆڵەکە لای خواکە خەبەری بێتەوە ئەم دوعا بکە بەو هەموو پێشکەوتنەوە یەک کێشی گەورەمان هەیە جەنابی مامۆستا نازانم ئێوە هاوڕانیانە ئەوەیە خۆمان کە موسڵمانین خاوەنی دینەکەین نەمانویستوە هەوڵمان نەداوە لی تێبگین لی بەهرەمەند بین ئەوەی کە جەنابەت ئاوات بە تامەزرۆیەوە بۆمان باسەکەی پیا هەر حەزەکە لە خزمەتی ئەم دینە جوانەیە بەڵام بەڕاستی منداڵێکە گەورە ئەبێوەگاتە قەناغی گەنجی و دواتریش پێگەیشتن و ینی هەستەکەی کاتێکی تەرخان نەکردووە بۆ تێگەیشتن و بەهرەمەند بوون لەم دینە ئەمە سەعید چۆنە دنیا و قیامەتمان لەسەرمە وەستاوە سبەینی ئێمە ئەو پرسیارانەی لێمانەکرێ خوات کێ و پێغەمبەرەکەت کێ و بەرنامەکەت چیە و خۆمانە پرسیاری سەهلن بەس تۆ ئەگەر لە ژیاندا ئەمە نەکردبێ لەوێ ناتوانانی جواب بیتەوە ئەم قورئانەیە کە خەڵک بەرزەکاتەوانێ ئەم قورئانەیە کە ئەتگەێنێتە ئەو دەرەجانە جا بەڕاستی تێگەیشتنمان لە قورئان من بە تەجروبەی شخصی خۆم کە زیاتر لە 52 ساڵە ئەخوێنمە و متابعەکەم خوا شایەتە سەعات بە سەعات ینی زیاتر گەورەی ئەم دینم بۆ دەرەکەوێ ینی نەک بە سەر بە دڵ سوژدە ئەمەم بە ئیبن قەیم یانوت ئەکرێ دڵ سوژدە بەرێ وتی بەڵێ کە سوژدەی بەرسەر بەرز ناکاتەوە تا قیامەت ئەبێ بە دڵ سوژدە بەری بۆ خوا مام سەبا بچینەوە لای سەبە بەکوێ گەیشتە گەلی سەبەمان کە قورئان باسی ئەکا یەکسەر جارێ لە زمانی ئەوەی حەزەتی سولەیمانە ئیتر کە باسی شتێکەکە کە عیلم نەیگەیشتوتێ کە دانیشتووە ئەڵێ پێ ئەزانێ یەن مسلمانە بن پێش ئەوەی بە مسلمانی بێن کێ ئەتوانێ تەختەکەیم بۆ بێنێ عەرشەکەی ئەفریتێکی جنی لێبوو وتی پێشەوەی تۆ لە مەجلیسەکەت هەستی تر 5 دقە چارەکی سەعات چەندت پێچێ من لە یەمەنەوە بۆتە هێنم بۆ فەڵەستین چۆنی ئەهێنێت جنە بە هەر حاڵڵێت تەخت و تاراجەکەی بەڵێ تەختەکەی ئەهێنێ یەکێکی تری لێبوو عنده علم من الكتاب کێ نازانی علمی کتابەکە چیە لای نازانی من لە چاوتروکانێکا بۆتە هێنم ئەمە تا ئێستا علمی بەشەر بەم هەموو پێشکەوتنەوە کاشن بۆ بەرەو مەریخ و بەرەو کەون ینی کەشفکەن تا ئێستا نازانن ئەمە ئێڵێن تاقە بکەی بە مادە و مادە بکەی بە تاقە و بیری لێکەنەوانێ ئەزانن چۆن کراوە نە ئەشتوانن بیکەن ناشتوانن جا تا ئێستا بەڵام خوای گەورە باسی شتێکەکە ڕسول الله صلی الله علیه وسلم ئەمە شتی بیرکردنەوەی بەشەر نییە چونکە عەقڵی بەشەر لە سەدەی 2021 نەگەیشتۆتە ئەوە چۆن باسی شتێکەکە کە کردوشێتی و هێناویشێتی علمێکی ئەگەر جن بیکردای تەبیعیە چونکە جن توانایەکی عەجیبیان هەیە زەمان و مەکان نایان بەستێتەوە ئێستا ڕەنگە جنێ لێرە بێ لە حەزەیەکی تر لە مەکە بێ لە ئەوروپا بێت تەبیعیە بۆیان بەڵام عالەمێکی ترن ئەمما این ینی کەسێک کە علمی کتابی لایە بەچی هێنات ئایا بەشەر ئەگاتەوە ڕۆژێ لە ڕۆژان نازانی ینی هێنای گواستیەوە بۆ گواستیەوە کە هێنای ئەنجا تا شاژنەکە هات
وتی بزانین ئەی ناسێتەوە ئەویش کەسەیەکی وتی وەڵا هەل لەوە چێ تەسەوری ناکرد چی لەوە چێ بەچی گەیشتە ئێرە بۆ ئەوەی دەسەڵات و توانا و معجزەی پیشان بە و ئەنجا موسڵمان و ئەسلەمت مع سلەیمان لله رب العالمین ئیمانی هێنا ئیتر لەوێ هەم لە بواری عیلم و معجزەکە تێبگەی هەم لە بواری موسڵمان بگەی هەم لە بواری خەمی ئەوە بخۆی چۆنیان زانی کە ئەوان خۆر ئەپەرستن ئێستا کە دۆزیویانەتەوە ئاساوارەکانیان فعلا معبەدیان هەیە خۆریان تیاپەرستووە ئاخر تۆ ئەم معلوماتانە کە ئەیەی باشە بدۆزرایەتەوە شتی تریان پەرستو ئەتوە چی مەسەلا نا ئەڵێ خۆر ئەپەرستن حدودەکە ئەڵێ خۆرە پەرستن ئەمە معلوماتێکە دوای چەند هزار ساڵ دەرەکەوێ فعلەن ئێستا دۆزراوەتەوە معبەدیان هەیە بۆ پەرستنی خۆر بەو شێوەیە قورئان لە ضمنی شتەکانیە شتانێکت پیشانەیە کە ئەهلی اختصاص بە تایبەتی ئەی بینن ڕێک ئەچنە چۆن سەحرەکانی فیرعون هاتبوون پاریان دەستکەوێ و حەزەتی موسا وا لێ بکەن کە بە درۆی بخەنەوە هەر کە بینیان زانیان ئەمە سحر نییە چوونە سوژدەوە ڕاست و چەپ هەڵتانەواسم وتی هەڵمانواسم توجا دنیا لە دەزیە چی لە دەزیە ئەمە کاتێک کە حەقیقەتەکان ئەبینن زاناکان بەرامبەری ئەوەن ئیتر ئەوانەی کە مسلمانە بن لەو غەربیانە ئافرەتێکی محەجەبەی ئیشی دەست ناکەوێت تایەتی پاڵیان پێوەناوە بەرزکەی قیتار شەهید بووە تایەتی لەو قبتیانە کە مسلمانە بێ جاری وایە ژنی قەشەیەکە یا مهندسەیەکە یا شتێکە وەکو وەفا قوستەنتین و خەڵکی تر و ئەمانە کەنیسەی قبتەکان ئەیان ڕفێنن شەهیدیانەکەن تەنازول ناکە چییە ئەم قوربانیایە لەبەروی گەشتۆتە یەقین ئەمە حەقێکی خواییە بەڵێ زۆر سپاس دەستخۆش بە و تا شیرین و جوانەکانت من حەزەکەمان میوانە جوانانەش بەرنامەکەمان باش و ڕازاوەتر بکەن سەرنجێک کۆمنتێک پرسیارێک فەرموو سلام علیکم سەرەتا بەناوی خۆی گەورە خۆشحاڵم بۆ جارێکی تر هاتمەوە خزمەتتان لە خزمەتم ماوەسا بەڕێزانە کە شانازیە بۆ ئێمە دانیشتن لە مەجلیسانە من ناوم هێڤار ئومێدە هەر لە سلێمانی هاتووم لە بەشی ئایتیم بەخێر بێن سپاسانەکەم مامۆساییان هەست زۆر نەڕۆینە دەرەوەی بابەتەکە لەناو بابەتەکە لە پاڵ چیرۆکەکانە باس کراوە باسی وردە چیرۆکێکیان کەمە چیرۆکێکی هەنێ کەس کراوە کە ئەوەنە بە ئیمان بووە خۆی خستۆتە ناو ئاگرەکەەوە یان و توێتی بمکوژە یان و توێتی تۆ وەکو مامۆسای سەفەرمی و توێتی تۆ هەشتی دنیای لە دەسێت ئەمانە بەعام زۆریشن ئەگەر بگەڕی چه حکمتێکی تایە بۆ ئێمەی گەنج کە باسی ئەم بابەتە ئیمانیانەمان بۆوەکە لە پاڵ ئەو چیرۆکە بەهێزەی کە خۆی باس کراوەکو ئافرەتەکەی کە شانەی کچەکەی فیرعونی قژیدا ئەهێنا ئەو بابەتەمانەیە و زۆر سپاسانەکەی بەڵێ ئەوە لە فەرمودا کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم چونکە چیرۆک سحرێکی خۆی هەیە ئێستش لا یەزال تۆ کتێبی تر بە چاو دکتۆر تارق سویدان ئەڵێ کتێبێک بە سەعاتێ 2 ساعت دەخوێنمەوە بەڵام ڕۆمان خوێنیتەوە بۆ چونکە چیرۆکە تۆ ئەبێ لە هەموو شتەکانی و وەزعەکانی تێبگەیت چیرۆک سحرێکی تایبەتی هەیە لەبەر ئەوە کە قورئان بەکاری هێناوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەمیش کە خوا بە وحی ئاگاداری کردووە کۆمەڵێک چیرۆکمان بۆ باسەکە ئەو چیرۆکانە یەکەم وریابین کە صحیح بێ دووهەمیشیان ئەو چیرۆکانە پێغەمبەری خوا بە مەبەست باسیەکە بۆی دەرسی لێوەرگرین دەرسەکە چییە مەسەلا ئەوەی کە لە زمانی ئەو پاشایە بۆ ئەو گەنجە جا ئەوەی سەیرە ئەوە پێش پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ڕوویا لە یەمەن بووە هەر کە لە یەمەن ئەمە ڕوو ئەدا ئەم پاشایە ئەمانە ئەسووتێنێ و کە قورئانیش باسیەکە ئەو گەنجە کە ئەیانێ فێری سحریکەن و دوایی بەهۆی ڕاهیبێکەوە دینی ڕاست وەرەگرێ و دوایی تەحەدایانەکە خوا بەعزە کەراماتی ئاتی و ئەمانە ئیتر ئەڵێت ئەگەر بتوێ من بکوژی بە تیرەکەم بڵێ بسمی ڕەبی هذا الغولام خەڵکەکە مسلمانە بن و دوایی شەهیدیانەکەن لاشەی ئەو گەنجە کە تێک نەچوو بوو لە زمانی عومەری کوڕی خەتابە دۆزیانەوە ئەو مناڵە ئەو گەنجەی کە ئەوەی کرد ئەمە دەرسەکە لەکوایە قوربانیدانە بۆ ئەم دینە کە ئەگەر هات و چونکە سەحابە کە هاتن مەسەلا ئەو سەحابەی کە پشتیان سوتانە بوو کە هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ دوعامان بۆ ناکەی فەرمووی ئێوە پەلە ئەکەن خەڵکانێکن بە شانەی ئاسن لەشیان داهێناون
پێستیان گۆشتیان لە ئێسقان کردوونەتەوە تەسلیم نەبوون کردویانن بە دوو کردەوە تەسلیم نەبوون ئێوە پەلەتانە خۆ ئەم دینەی خۆی سەرەخە ئەم نمونانە بۆچی باسەکە ڕەسوول صلی الله علیه وسلم بۆ خۆڕاگی لەسەر دینەکە و فعلا کردیشان سەحابە یعنی ئەو قوربانی سەحابەیەوێتی کە ئەفەرمێ ئەگەر یەکێکتان بەقەدەر شاخی ئوحود ئاڵتون ببەخشێتەوە نابێ بە ئەمەنەی سەحابەیەکی من کە کردوێتی لەو ڕۆژە سەختانە خی گەورە جەزان بەتەوە کەسێکی ترتان پرسیاری هەبێ فەرموو سەرتا بەناوی خۆی گەورە بەخێرەتی مامۆساکەین لە قورئانە وەکو وتمان هەنێ وردەکاری و ناو ئاماژەی پێ نەکراوەتە ناوەکو سەرداوێک باس کراون ئەکرێ بڵین ئەو سەرداوانە خۆی گەورە وەکو تەحەدایەک بەکاری هێناوە کە بڵێ لە دوا ڕۆژدا خۆتان کەشفی بکەن ئەم سیارم هەیە لە مامۆسا حەزت نەبێت بەنسبەت قورئانەوە وەکوتمان لا تەنقەزی عەجایب و ناو هەیە دوایی دەرەکەوێت دوایی لەگەڵ مامۆسای شەڵاوی نەسەری وەکو ناوی هامان حکمەتەکەی چییە و شاخی تور بۆ نمونە حکمەتەکەی چی ئیشەڵا دوایی نەسەری خی گەورە مەبەستێتی کە معجزەی ئەم قورئانە بەردەوام دەرخا یەکێ لە معجزەکانی ئەو بابەتەیە کە ئیشەڵایی نەسەری زۆر سپاس ئێوە پرسیارێکتان نییە کۆمنتێک بابەتەکەی مامۆسا چۆنە پێتان باشە مەسەرەن بەم شێوازە ینی ئوسلوبەکەی کاریگەرە یان هیچ یەکێکتان کۆمنتێکم بدەن خۆی مامۆسا ئەوە بە شێوەیەکی جوان باسی کردو چونێتە قۆڵایی موزوعەکەەوە ئیتر بۆیە کۆمنتمان لەسەرینی حەزەکەین خۆی بەردەوام بێ و تۆش ئەگەر پرسیارە هەبوو لە وێنەکالێکی بۆ جۆرە زیاتر سوودی لێ زۆر بەو شێوەیە کاریگەری هەیە بەڕێی تۆ من بەڵێ هەروەها ینی زۆ بە جوانی بابەتەکەمان دینەکەمان بۆ شیە کاتوانێ وایە ڕاستە لە ژیانی ڕۆژانەمە هەنێک کەس هەیە چەندها کەس ڕوبەری خۆم بۆتانە و توێتی من وازم لە دین هێناوە وازم لە حیجاب هێناوە ئەو کەسم بینیوە کەسێکی حیجابینە هەڵسکەوتێکی ناشرینی نوانووە میش بەهۆی ئەوانێ وازم لە حیجاب هێنا وازم لە دین هێناوە ینی چەندها نەسیحەتم کردووە بەڵام ینی ئەوەنە بە خراپی وازی لە دین هێنا بە هیچ شازە ناگەردەوە سەر دینەکە ینی زۆر ینی ئەم بەرنامانە ئەم شنا زۆر باشە بۆ ئەو کەسان کە گوێ لێ بگرن بگەڕنە سەر دینی ئیسلام زۆر سپاس مامۆسا دەستان خۆش بێ جەنابی مامۆسا دێمەوە خزمەت جەناب قسەیەک نەبێ زۆر باشە بە بۆی کاتەکە سوود لێ وەرگرین باسێکی هامانیشمان بۆ بکەین دیارە هامان لە سەردەمی فیرعەونەکانە هەبووە بۆچی ناوی هێنراوە هامان بۆ خۆی ناوە یان سیفەتە ئایا لە سەردەمی فیرعەونەکانە بووە بە تەواوی یان نا پرسیاری تریشم لەسەر هامان ئەوەیە ئایا لە کتێبە ئاسمانەکانی ترە باسکرا وەک لەوەی قورئانە باسی کردووە یان نەخێر پێش پرسیارەکەی جەنابە یەک شت ما بوو باسی کەم کەویش هەر معجزەی قورئانە فیرعەون نەیەوت ئەنا ڕەبوکم الأعلى بێگومان کەچی قرآن إشارتك ترك زور سيرة وقال الملأ من قوم فرعون أتذر موسى وقومه ليفسدوا في الأرض ويذرك وآلهتك أجوتي قال سنقتل أبناء ونستحيي نساء وإنا فوقهم قاهرون قتل عام أنا كينو جنجا كانوا بياو كان أنا كوجينو جنا كان أنا يلينو بوشوي باشا خل شوينك واقله ليرة شواله تو مزدوعي كدركوت شوار خوايتري هبو خوي فرعون خوي شوار خواي هبو بەڵام خۆشی ئەنا ڕەبوکم الأعلى بووە ئەم سڕە قورئان خۆی ئەزانێ لەوێ ئەفەرمێ فیرعەون وتوێتی ئەنا ڕەبوکم الأعلى کەچی لەوێشە ئەڵێ قەوم مەلائەکەی دەسەودایرەکەی وتیان بە فیرعەون تۆ چۆن واز لە موسا و گەلەکەیەنی خۆت و فەساد بنێنەوە لە زەویە واز لە خۆت و لە خواکانە بێنن بۆ خۆی تری هەبوو بەڵێ کە دۆزیانەوە چواری هەبووە یەکیان ناوی ئامون بوو یەکیان ناوی ڕاع بوو یەکیان ناوی بیتاح بوو یەکیان ناوی سۆتق بووە کە لەو نووسینە مسرێ کۆنەکانەوەی کردووە ئەم وردەکاریە خوانە بێ کەس نایزانێ لە مێژوویەکە کە چەند هزار ساڵ پێش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم وردەکاریانە کەسێک ناتوانێت لە خۆیەوە بیهێنێ ئەگەر خی گەورە نەیناردبێ ئەوەم حەز کرد تاکید کەم بێمە سەر مەوزوعی هامان شەش لەگەڵ ئەوە کە قورئان ناو نابە کەچی 6 جار باسی ئەوەی کردووە ئەمە خوا چۆن کەشفی کرد خی گەورە بۆی ئەم دینە سەرخا حەزەتی عایشە ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێش هاتنی پێغەمبەر خی گەورە چی بۆ کرد بە سەبەب بۆی بڵاو بێتەوە دینەکە جوولەکەکان لەگەڵ ئەوس و خەزرەجە ئەژیان لە مەدینە دایمەن ئەوس و خەزرەجیشان نابوو بەشەڕ
خۆشیان دیارە هەر بەریەکەوتنیان هەبووە هەمیشە هەڕەشیان لێکردن ئەیانود ئێمە لە کتێبەکانمان هاتووە پێغەمبەرێک گیە ئێمەش پێغەمبەرمان هەیە دوای ئەو پێغەمبەرە ئەکەوین وەکو عاد و سەمود لە ناوتانە بێ کاتی ئەمان حاجیەکانیان لە کاتی پێش پێغەمبەر کە حەجی جاهلی ئەوسایان کرد چون و پێغەمبەر ساوسم بینینی باسی بۆ کردن یەکسەر ئەوس و خەزرجەکان وتیان ئەمە و پێغەمبەرێک کە جوولەکەکان باسیەکان پێش ئەوەی ئەوان دوایان کەون و دوای کەون و ئێمە لەناو با ئێمە پێش شوێنی کەوین خوا جوولەکەی کرد بە سەبەب کە ئەوس و خەزرج مسلمان بن ئیشی خوا عجیبە ئەم هامانەش بە هەمان شێوە مۆریس بۆکای دکتۆرێکی جەڕاحی فەڕەنسیە ئەم کابرایە ئیتر کەسێکی ئەمەنە گەورەی و جەڕاحێکی ئەومە گەورەیە شافەی ساڵ لە هەفتاکانە ئەچوو لای ئەو عملیاتیە کرد تەوانەوانە گەڕێن بە دوای باشترین دکتۆری جیهانە ئەو ساش عیلمەوەگە پێش نەکەوتە بوو ئەچوونە لای ئەم دکتۆرەکە نەشتەرگەریە کرد مۆریس بۆکای لەکوێ لە فەڕەنسا بۆ عملیات ئیتر خزمێکی ژنی ئەنوەر سادات واستەی کردبوو کە ئەو عملیاتی بۆ بکە لەبەرەوە ئەنوەر سادات و ژنەکەی ئەنوەر سادات گیان ساداتی ئەناسی مۆریس بۆکای ئەنی مسرەکان و شتی ئەزانی لەبارەی مسرەکانەوە ئیتر ئەم پیاوە خوێنەوارن یعنی متابعی شتیانە کرد ئەڵێ چ ڕئیسێکی ئەم وڵاتانە مسلمان ئەهات بۆلام بۆ عملیات کەسی دەسەڵاتدار ئەموت وەڵڵاهی من وا نازانم ئەم قورئانە لە خواوە بێ قسەی خوابێ ئەوانیش دیارە هەنێ مناقەشیان کردو لەگەڵ یا ئیسفادەی نەبووە شافەیسەڵ کە ئەمەی پێڵێ بەمیشەڵێ بە شافەیسەڵ عملیاتی بووکە ئەڵێ من وا نازانم ئەم قورئانە لە خواوە هاتبێ ئەویش پێڵێ عاقڵە ئەڵێ قورئانت خوێندۆتەوە ئەڵێ بەڵێ ئەڵێ بە عەرەبی یا بە تەرجمەکرای وتی بە تەرجمەکرای وتی نابێ بە عەرەبی بخوێنەرەوە ئاخر دکتۆرێ بەو هەموو مەشغەڵەتەوە تۆ ئینگلیزبی فەڕەنسیبی زمانە فەڕەنسی بێ بە حکومی دکتۆرەکەش دیارە ئینگلیزی ژەزانێ هات خۆی فێری عەرەبی کرد ئاوا بە دوای حەقا ئەگەڕێن ئەمانە خۆی فێری عەرەبی کرد بۆی قورئان بە زمانەکەی خۆی بخوێن نە عەرەبێکی احتیاجی لە قورئان تێبگە ئەخۆ ئاسان نییە تۆ هەر عەرەبێکی احتیاجی فێربی نا بێ عەرەبی لە قورئان تێبگە فێری عەرەبی بوو مامۆستای گر لە ماهیدا پارەیە هەتا بەو هەموو مەشغەڵەتەوە خۆی فێری عەرەبی کرد هات قورئانی خوێنەوە دیراسی کرد کە دیراسی کرد لە ساڵی 1970 ئەمانە و ئەمانە هاتە میسر ئەوە بوو ئەو مۆمیاکەی فرعون هەستیان کرد خەریکە تێکەچێ وتی بیهێنن بۆ فەڕەنسا با من دیراسی لەسەر کەم و چاژیکەین وەکو بڵێ هینیکەین ئیتر ئەوە بوو بردیان چۆن پەساپۆرتیشان بۆ دەرهێنا چکابێ بە نێودەوڵەتی ئەڕوا پەساپۆرتیان بۆ فرعون دەرهێنا و بە تەیارە و بە مەراسیمی تایبەت بردیان بۆ فەڕەنسا کە دیراسی لەسەر کرد سەیری کرد ئەم کەسە تەماگای لە هیچ نییە چکە لە تەورات و ئینجیلا باسی غەرقوشتی فرعون بەو شێوەیە نهاتووکو قورئان سێوتی ئەمە ئاوی خوێی بەحر لە ناو سکیایەتی ئەمە یەک دوو لەشی بە قووەتی ئاو شکاوە زەختی ئاو بەڵێ فشاری ئاوی بەرکەوتووە کۆمەڵی لەم شتانەی باس کرد ئیتر مسلمانێک نازانم چۆن ئەزانێ پێ لە جاوەچەوە لە قورئانەکەی ئێمە هاتووە کورە بابە من ئێستا کەشفم کردو بە سۆنەر و بە فحوسات و بەچی و بەچی وتی هەیە وەرەوە قورئانەکە ئادەی بیانە پیشانیە ئیتر ئەمە بووە هۆی ئەوەی ئەم کابرایە كذلك ننجيك ببدنك لتكون لمن خلفك آية قرآن باسيك علي أما لا شيء تو أي فرعون رزقاركين بوي ببي بآيات وبلغة ونشانه معجزة بدو يخود أجر فرعون رزقار نكرايا لا يخلق خوابه يعني وتشوتو بعاصمة بس كاتب بزليلي بخنكاويل أو درية موميا أكري يتر أو قصينا ما تشوتو بعاصمان وخواه لبرو حكمة للايك يتريش ببي بمعجزة بو خلقي دواي خوي موريس بوكاي وتي من يكيكم لواني كلا دواي فرعون بوبا بلغو معجزة بو من كفعلا قرآن راست مسلمان بلام لبر مركزيتي ولبر مركزو بلوباي ومقاميان أمانا ناتوانا هنشت إعلان كان بوشي چونك لسريان أكوي ها قرصة يتر مسلمان بو طبعا هەتاکەی کابرایەکی جوولەکە خوا کردی بە سەبەب زانایە پێی ئەڵێ ئەرێ جەنابی دکتۆر
ناوهامانێک هاتۆ لە قورئانەکەتانە ئەرێ ئەوە چ باسە لە هیچ کتێبەکە ناهاتوە و تەنها لە زمانی بابلەکانە ناوهامانێکە ئیتر لە هیچ کوێیەکی ترە ناوی هامان نییە خێرە ئەم قورئانە باسی هامانێکەکە لە زمانی فیرعەونە هەبووە و مەسئولی بیناکردن بۆ وتی وەڵا هیچی لێ نازانم چوو لە برادێکی پرسی هەرزانا بوو ئەڵمانی وتی ئەرێکە هین فەڕەنسی عفو وتی ئەرێ شتێکی ئاوا هەیە وتی وەڵاهی بەس من ئاگادارم زانایەکی ئەڵەمانی هاتووە فەرهەنگێکی دروست کردووە لەو ناوە کۆنانەی میسرێ کۆنەکان با بچین بزانین ئەو ئەڵێکی ناوی هامان هەبووە لەو قاموسا هەیە کە لەو نووسینە کۆنانە وەریان گرتبێ کە چوونە لای وتیان ئەرێ لە کتێبێکی سەدەی حوتی زاینیە باسی ناوهامانێک کراوە لە زمانی فیرعەونە وتی مستحیلە ئەخە چکاکە مستحیلە کتێبێکە و باسیەکە بۆ مستحیلە وتی هەتا بەردی ڕەشید کە باسمان کرد لە عەڵقەی پێشووە نەدۆزرایەوە کەس نووسینی میسرێ کۆنەکانی نەخوێنۆتەوە هەتا بزانێ ناوهامان هەبووە یانە لە دوای 1800 224 ساڵ لەمە پێش کە دۆزرایەوە و دیراسەیان کرد و نووسینەکانیان خوێنەوە زانیان ناوهامانێکە بۆ مەسئولی بینا بووە ئەویش لە کوێ ئەها پایە هەیە بەرزە بێتەوە و بەردە بەڵێ هەموو دە و نەخش و نووسینی لەسەر نووسراوە لەسەر دانەیەکی وان نووسراوە ئەویش کە میسر داگیر کراوە ئەوروپیەکان بردوویانە لە ساحەیەکی خۆیانە دایانناوە لەویا هەیە بابچین سەیریکەین کە ئاچن نووسینەکان نووسراوە لە خوارە و نووسراوە هامان و مەسئولی بینا کە ڕەتێک مامۆستا ئەو مامۆستایەکی دایم بینی باسی کرد خۆم نە ئەزانی وتی ئەزانی مامۆستا هاوڕێ وتی ئەزانی من شتێکم خوێنۆتەوانێ تەکمیلە بوو بۆی من ئەم هامانە کە ئەم شتەی نووسیوە نەیوێراوە ناوی خۆی بنووسێ لە ترسی فیرعەون تووکی هاتووە لە ژێرەوە ناوی خۆی هەڵکەنووە بە گەچ و بەشت دای پۆشیوە ناوی فیرعەونی نووسێ بۆی دوای نەمانی فیرعەون ناوەکە بە باران و بە مشتانە کە لابچێ ناوی خۆی دەرکەوێت بۆی خوابیکە بە موعجزەیە بۆ قورئان کە ئەو پیاوە ئەوەی بینی مۆریس بۆکای ئەنجا ئیسلامەتێکی ئەعلان کرد بە یەکجاری شاخی توور کە لە قورئانی پیرۆزە هاتووە کە شوێنێکی پیرۆزی بڵین جوولەکەکانە کە کاتی خۆی حەزەتی موسا لە سەر ئەو شاخە لای ئەو شاخە خی گەورە پەیامی بۆ ناردووە ئەمە لە قورئانە باس کراوە و ئەڵێ تووری سەینا بەو معنایی کە ئەبێ لە سینا بوو بێ ئەم مەوزوعە هەروە ماوەتەوە بەڵام زانایەکی بیانی ئەڵێ هیچ شوێنێ هیچ ناوێ لە قورئانە نەهاتۆ ئیلا ئەسڵی هەیە ئەبێ ئمە بگەڕین بیدۆزینەوە ینی لەوە پێش هیچ یان لەبەری ڕێوشێنی و شوێنی نەخێت تا ئەم چەند ساڵی داهاتوو نەدۆزراوەتەوە توور ئەبێ لە کووا بێت چونکە توور مواسەفاتی خۆی هەیە خی گەوری تەجەلی بۆ کردووە سوتاوە ئیتر بازێت تەرتیباتی خۆی هەیە جیاوازە لە شاخەکانی تر ناکرێت نەزانرێت کوێیەکە شوێنێکی ئاوا پیرۆز کە خی گەورە تەجەلی کردو لەگەڵ موسا عەلەیهی سەلام قسەی کردو و دوای پەیامی بۆ ناردو ئەم شتانە ئیتر ئەمە مایەوە هەتاکەی هەتا مەسئولێکی گەورەی جوولەکە لە تەسریحێکە ئەڵێ ئێمە سینامان هەمووی تێی کرد توورمان نەدۆزیەوە ئەم قسەیە گەیشتە کۆ گەیشتە مخابەراتی میسری مخابەراتی میسری کە عومەر سلێمان بەرپرسی بوو ئەوە بوو کوژرا لە زمانی موبارەک و ئەمانە ئەم کابرایە ئیشی ئەڵێ ئێمە یەکێک باسیەکە ناوی دکتۆر ڕیاضە مستشاری ئەمنی قەومی میسریە ئەم کابرایە لە مقابلەیەکە باسیەکە ئەڵێ باسی مخابەراتەکە خۆی دکتۆرای هەیە لە مقارنەی ئەدیانە بەڵێ و مستشاری ئەمنی قەومیە کەسێکی شارەزای و تەلەبەی متەسیرە بە مامۆستا شعراوی نەزعەیەکی دینیشی تایە ئەڵێ ئێمە لە لای خۆمان لە میسرا ئیشی مخابەرات چەند جۆرێکە کە هاوشان و تەریبی یەک ئەڕوا یەکێ لەوانە بحوث و دیراساتە ئەڵێ ئێمە توانیمان لوقاحی کۆرۆنا بدۆزینەوە میسر زۆر چاکتر بوو لەوەی ئەمریکا
بەڵام ئەمریکا بە زۆر وتی نابێ ئەوە ئینتاجیکەن ئەبێ ئەوەی ئێمە بکڕن بۆی ملیارات دۆلارەکە بۆ ئێمە بێ لە کاتێکە ئەوەی ئێمە تەجروبەمان کە زۆر لەوان باشتر بوو. ئەڵێ خەتێکی ترکە ئێمە ئیشمانە کرد کە ئەوەمان بیست توور لە سینانیە وتمان ئەبێت توور بدۆزینەوە چکە مەوزوعێکی گەورەیە هاتن لیژنەیەکیاندانا بە سەرۆکایەتی ئەم دکتۆر ڕاضە کە ئەبێت توور ئەبێ لە کۆ بێ ئەڵێ لەگەڵ کیا تەنسیقمان کرد لەگەڵ برای محەممەد سەلمان لە شانشینی عربی سعودی کە ئەو بەرپرسی ئاساوار و نازانم ئەم شتانە بوو کە بە هەمومان بگەڕین ئیمکانیاتی هەردوو دەوڵەتەکە بەڵکو توور بدۆزینەوە. ئەڵێ 1600 خەریتەی کۆنمان هێنا خەریتە هەیە هی بڵین 2000 ساڵ لەمەوە پێش خەریتە هەیە مەسەلاهی ئەوانە هەمووی گەڕین بزانین سینا بە کۆوتراوە بزەبت وەکو شارە زورەکەی خۆمان جاران شارە زور منطقەیەکی زۆر فراوان بووە ئێستا شارە زور بە حوزی شارە زوری ئێستا ئەو بەڵێ لەبەرەوە ئەوانی سێریان کرد ئەم سینایە زۆر گەورەترە ئەپەڕێتەوە بۆ کۆ بۆ ئەو بەری دەریای سوور بۆ سعودیش ئەپەڕێتەوە پێی وتراوە سینا باش ئەبێ ئەمە تووڕە لە کوابێ لە سینایە سینا کوێ ئەم شوێنە فراوانێ بگەڕێ بە شاخەکانیە بە جیهاز و بە عولەما و بە هەر شتێک کە خۆیان ئەیانەوێ ئەڵێ توانیمان لە باکووری خۆرئاوای سعودیە شاخی لەوزی پێڵێن لەوێ توور بدۆزینەوە توور لە کوایە چۆن ئەزمڕ بەرامبەر سلەیمانیە تووریش لە شاخی لەوز بەرامبەر مەدیەنەکەیە کە حەزەتی موسا ماڵە خەزورانی لێە بوو 10 ساڵ لەوێ بوو کە ئەویش هاتووە حەزەتی موسا سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ کە میسر بەجێ هێڵێ و 10 ساڵ لەوێ ئەبێ و ئەو ئافرەتە ئەهێنێ لەو منطقەی و ماڵە خەزورانی لەوێن دوای 10 ساڵەکە تەواو بێ خۆ ئەمری پێکا وەرەوە بچێتەوە بۆ میسر لەگەڵ ژنەکەی ئەویتر مناڵی هەبوو یانایەنەوە ئەو مەسافەیە ئەڕۆن شەویان بەسەرایەت بڵێن ئەگەنە ئەزمڕ بە پێ ئەڕۆن تەبان یا بە وڵا خێشتێکیان پێبوو بێ بەرەو میسر بڕۆنەوە لاشیان بەسەریە ساردە و شەوە و حەزەتی موسا ڕووناکیەگە بینێ لە دوورەوە سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ لێرە بۆسن بابچم بشکم ئاگرێ شتێکتان بۆ بێن و خۆتان گەرمکەنەوە کە ئەچێ خی گەورە فەرمێ ئیخلعنا عەلەیک نعلەکانت داکەنە تۆ لە شوێنێکی پیرۆزایت و بەو شێوەی کە لە تووڕا باس کراوە خی گەورە بە پێغەمە ساواسمە فەرمێ وەما کونتە تۆ لەوێ نەبووی لە توور نەبووی ئەیە معلومات و دەنگ و باسە چۆن ئەزانی ئەمە خۆی بۆ خۆی معجزەیە لە یەک نقطەی تریشە وما كنت بجانب الغربي تۆ لە لای ڕۆژ ئاوای توور نەبووی خۆیە فەرمێ لە لای لە لای یەمینی توور وەحیمان نرد بۆ موسا کەچی لێرە ئەفەرمێ لە لای جانبی غەربی نەبووی بۆ نافەرمێ لە لای یەمین نەبووی قورئان ئەمەنە وردە چونکە یەمین یومن و بەرەکەتی لێ خوێنرێتەوە ئەگەر بڵێ ئەی محەممەد تۆ لە لای ڕاست و یەمین نەبووی یعنی نەک یەکێ بڵێ کوردەوارەڵێ بیلامانێ معنای تری لێ وەرمەگرە نەک معنایەکی تری لێ وەرگە بڵێ ڕەسوول الله صلی الله علیه وسلم یومن و بەرەکەتی نییە لەبەرەوە فەرمی ناڵێت تۆ لە لای یەمین نەبووی ئەفەرمی تۆ لە جانبی غەربی توور نەبووی هەرمە بەسیشی ئەوەیە تۆ لەوێ نەبووی ئاگال لێی نییە ئەم حەزەرکردنە حتا لە حەدیثا هەیە ئەفەرمێن لە لای یەمینی خواوان لەسەر کورسی نور و ئەمانە ئەوانەی کە تایبەتن وەکیلتا یەدەیهی یەمین هەردوو لای خوا بە بەرەکەتە یەمینە وازەحە ئەوە نییە لە لایەکی خواوە یومن و بەرەکەت نەبێ ئەوە حەزەرە پێڵێن احتیراس خۆپاراستن بۆی شتی تری لێ وەرنەگری ئەمەنەی پێغەمەری خوا خۆشەوێ لەو تعبیرە لەو ئاەتە بە جۆرێکەی هێنێ کە کەسێ نەڵێ وەڵا ئاها خوا فەرمێت تۆ لە لای یەمین نەبووی تۆ یومن و بەرەکەت نییە نا پێغەمە ساسم لە جانبی غەربی نەبوو جانبی غەربیش هەر بەبەستی ئەو شتەیە جا بە وردەکاریە قورئان باسی چیرۆکەکانەکە و باسی تووڕەکە کە تووریان دۆزیەوە دیراسەیان کرد ئەڵێ لە ئینجیلێکی کۆنە تبزانن چی گەڕاون نووسرا بوو پێغەمبەرێکی بەنی ئیسرائیل بەنی ئیسرائیلی تۆ دوژمنیەتە سەرتان ئەو سنووقەی
کە پیرۆزە و کە ئاساواری موسایتیا شمشێر و جل و شتەکانی تایە بیشارنەوە با دوژمن نێبە چونکە جارێک برابوو لە زمانی حەزەتی تاڵوتە کە زمانی شەڕەکە بوو لەوەیە تەمان جوولەکە شەڕی نەئاکرد پێغەمبەرەکەیان وتی کاکە شەڕکە من پێغەمبەرم بەو ناونیشانەی کە خۆیان داوای قایدێکیان وتی ئەم قایدەتان بۆ دانراوە لەژێر قیادەی ئەوە شەڕکەن بۆ ئەوەی ئەوە وتیان نایکەین ئەوە چیەجا ێ بابە خوا دیاری کردووە بەو ناونیشانەی کە تابوتەکەتان مەلایکت بووێن تابوتەکان لای دوژمن بوو مەلایکت ئەم تابوتیان هەڵگرتو هێنانەوە بۆیان بۆی جەنابیان قەناعەتکەن کە ئەم قایدە خوا هەڵی بژاردو پێغەمبەرەکان ڕاست دەکە ئەنجا شەڕیان کردو وازەحە ئەم سنووقە ئەم تابوتە پیرۆزە لەکوێ شاراوەتەوە بە پێی جیلەکە لە توور کە گەڕان لە توور دۆزیانەوە کە دۆزیانەوە ئیتر ئەمە ینی دۆزینەوەیکی جیهانی زۆر گەورەیە دکتۆر ڕاز ئەڵێ ڕسممان لەگەڵا کرد و بە تەما بووین کە لە مؤتەمەرێکی عالەمی ئەلانی کەین کورە بابە ئێمە سنووقە پیرۆزەکەی موسامان دۆزیێتەوە کە مەلایکت هێناوێتەوە محەممەدی کوڕی سەلمان دەستی بەسەراگرت منطقەکەی سیاجی کارەبایی بۆ کرد کەس حەدی نییە بێبێرا بەم کابرایشی وت بە هیچ جنەوەی بۆت نییە باس برای خۆی باسی ناکە بۆت نییە باسیکەی ئیتر مەجبوری ئێستا ئەو کابرایە لە ئەنقەرە پەنابەرە و لە محکمەی نێودەوڵەتی شکاتی لە محەممەد سەلمان کردو کاڕەشی کوشتنی لێ کردوم سێ جار محاولی اختیالیان کرد سێ جار شوقەکەیان شکان بۆی ئەو وەسایقانیان دەستکەوی ئەلان نەکرێت مەگەر دیسان نەخواش بزانێت سنووقەکە ئێستا لەکوێ ئێستا لە هینە ئەوە بوو ترامپ جاری یەکەموتی هەڵم بژێرن بە جوولەکەی وت بەلۆبی جوولەکە من ئەو سنووقەتان بۆ هێنمەوە ئیتر ئەوە بوو کە هەڵیان بژارد یەکەم سەفەری کرد بۆ سعودیە سنووقەکەی لێ وەرگرت بردێ ئیسرائیل بە مەراسیمی تایبەت ئێستا لە فاتیکانە ئەو سنووقە پیرۆزە ئێستا لەوەیە کە ئەو پیاوە باسێکا تاپان و مەجبوریش نوێ درۆ بکات چونکە شتێکی عالەمیە بەڵام سدقی قورئانە سەلمێنێ کە ئەو سنووقە هەیە کە ئەو سنووقەش پارێزراوە تەمان جوولەکە چی کرد هاتن سنووقێکی هاوشێوەی ئەویان تەرتیب کرد و پێشەوەی ئەوە بدۆزرێتەوە کە بەیت المەقدیس تەعمیر کرا بە مقاولەکان تۆ ئەو سنووقەمان بۆ بخەرە ژێر عەرزەوە بۆی ڕۆژێ دەری بێنین و بڵێن ئەمە ئەرزی ئێمەیە ئەوە سنووقەکەی ئێمەیە ئەمەش کە مخابرات بیستی ئەزانن درۆەکەن ئێستا حقیقەتەکە دەرکەوتەوە ئەیانەی دیزە بە دەرخوانەی بکەن بۆی ڕۆژێ بێن ئەوە دەریێنن بڵێن ئەمە سنووقەکەیە ئەمە ئەرزی ئێمەیە ئەمە هەیکەلەکە لێرا بووە ئەبێ ئەمە بەیت المەقدیسمان بنێ مەوزوعەکە زۆر زۆر گەورەیە بەڵام خۆی گەورە سدقی قورئان و ئیسلام و هەموو شتەکانی سەلمان بەکێ بەم خابراتی مسری دەستان خۆش بێ جەنابی مامۆستا ئەوەی ما بێتەوە ینی زۆر شتی تایە ئێمە هەڵوێستی لەسەر بکەین قورئانی پیرۆز و باسی بکەین لە هەندێک شوێن جەنابی مامۆستا بە ئەسحابیش ناوی هێناون بۆ ئەسحاب الأخدود ئەسحاب الكهف ئەسحاب الفیل ئەمانەش هەر کۆمەڵە چیرۆکێکن ئەعجازی خۆیانیان تایە هەڵگری مانا و مەدلولی گەورن بەڵێ ڕاستە ئەوانەش بەعزێکی کەشف بوو بێ یا بەعزێکی دوایی کەشف بێ یان هەر بۆ ئەوەیە پەندی لێوەرگیرێ ئیتر ئەم قورئانە بەردەوام ئەبەخشێ بەڵام کەوتۆتە سەر ئەوەیە نەی کە هەوڵ ئەیان بۆی ینی کاتی تۆ یەکێک لەم شتانە ئەگەڕی بە دوایە دوایی بۆت دەرەکەوێت کە ئەمە چییە بەڵام بەداخەوە کە عالەمی ئیسلامی کەستیا گەشە ناکە بواری ئەمانە بڵین ناهێڵن خەڵک سەر بەرزکاتەوە ینی حتا مسلمانەکان ئەچن لە غەربە دۆزینەوە ئەکەن توانای علمی خۆیان زیاتەکەن لە وڵاتەکانی ئێمە بەهۆی ئەو سیاسەتە خراپەی کە هەیە بەڕاستی علم و زانست و لێکۆڵینەوە هەر کوشتووە ئێستا جەنابی دکتۆر عەبدولواحید ڕێکخراوێکیان دروست کردو بۆ لێکۆڵینەوە توانیان لە خەنە مادەیەک دروست بکەن کە عیلاجی ناسۆرەکە 1400 کە چەنە ئیسفادەی کردووە لەو کە عەمەلیات نەکە هەر بە ڕێکخرا و بە چەند دکتۆرێک و بە لێکۆڵینەوەیەک ئەوە تا دکتۆر چەند دکتۆرێکی بەڕست ئەتوانە شتێ بکەن کە خزمەت بە مرۆڤایەتی بکە ئەگەر بوار بڕەخسێ ئێمە هیچمان کەمتر نییە لەوە
لەبەرەوە بەڵام بەداخەوە کە بوار نەڕەخساوە چکە ئێمە دینەکە هاوکارە هانە دەیە لەعلەکم تەتەفەکەڕون لەعلەکم تعقیلون ئەمە عیبادەتە خزمەت بە کەسێ بکەی ژیانەوەی یەک کەس وەکو هەموویە عالەمت ژیان بێتەوە وایە لەبەرەوە ئەم هەمووە هەیە ئەگەر بێت و بوار بڕەخسێ حتمما شتێکی جزاک الله خێرە من هیوادارم ینی بگەڕین گوێ بگرین لە مەجلیسەکانی زیکردانیشین جێ بۆ ئەم باس و خواستە گەرم و گوڕ و جوانانە بگرین کە باسی قورآن و گەورەی قورآن و لێ کۆڵینەوە بکەین ئێستا الحەمدولیلا خەڵکێکی زۆری خوێنەوار هەیە باساتێکی تایبەتمان هەبێ بۆ قورآن بۆ خوێندنەوەی قورآن بۆ خوێندنەوەی تەفسیرەکانی قورآن ئینشاءالله هەموو لایەک لی بەهرەمەند دەبین من لە کۆتاییا دووبارە ڕێز و خۆشەویستی و سوپاسم ماڕاستی بەڕێز ئەندازیار مامۆستا عوسمان محەممەد ڕەشید دەکەم کە تەشریفیان لێرە بوو ئەم باس و خواستە جوانانەی پێشکەش کردین هیوادارم جارێکی تر بتوانین بە خزمەتیان بگەمەوە سپاسی ئەم لەو گەنجە جوانانە کەم کە کاتی خۆیان بە ئێمە بەخشی ئینشاءالله ئێوەش تەمەتان پڕبەرەکەتە بێ و بەهرەمەند دەبن لەو خێرە گەورەی کە ئینشاءالله ئەم جۆرە بەرنامانە لەیەکەوێتەوە سپاسی هاوکارانم مەکەم کە زۆر ماندوو بوون بە بەرنامەکەەوە تۆمارکردن و دەرهێنان و کامێرە و هەمووی ئامادەکردن و دیکۆر و ئیلە ئاخری سپاسی بینەرە بە ڕێزەکانم مەکەم کە لەگەڵمان نابوون تا دو ساتە هەموو شەوانێک هەوڵە دەین لەگەڵتانە لە شەوانی پیرۆزی مانگی ڕەمەزان بمێنمەوە لەگەڵمان نابن تاڵقەیەکی تر بەخواتانە سپێرین هەر شاد و سەرکەوتوو بن ڕۆژ و تاعاتان قبول